بەڵام بینەرانیازی دەچینە لای تەوەری دووەمان کە میوانداری گروپی خەیاڵی خانمانمان کردووە کە کۆمەڵی خانمی دەزڕەنگین لێرە ئامادەن هەرێکێکیان لە بوارێکە دەزڕەنگینی خۆی هەیە بۆ قسەکردنی زیاتر دەچینە لای خانمانە بزانین ئامانجیان چی بۆ لە دانانی ئەم گروپەوە هەرێکێکیان لە چ بوارێکە دەزڕەنگینی خۆی هەیە. خاتون سرۆ زۆر بەخێر بێی سەرەتا هەمووتان بەخێر بێن بزانین ئامانجتان چی بۆ لە دانانی ئەم گروپە چکە پێم وابێ پێشتر هەرێکێکتان و بەجیا ئیشتانە کرد بەڵام لێستەدا هەمووتان کۆبوونەتەوە گروپێکتان داناوە کە لە زۆر پێشانگەکانیدا بەشدار بوون. بزانین ئامانجتان چی بۆ لە دانانی ئەم گروپێ. ئێمە گروپی خەیاڵی خانمان لە سلێمانی دامەزراوین تقریبی 2 ساڵ ئابێت گروپەکە دامەزراوە بەڵام بەگشتی هەشتی 2019مان دیاری کرد بەوەی کە وەک ناساندنی گروپەکەمان بێت و دامەزراوە. لە ئێستاە 50 خانم لە گروپەکەمانایە بەڵام بە کۆمەڵێک یاسا و ڕێسا ئێمە بەرنامەکانمان بەڕێ ئەەکەین لەبەر ئەوەی تۆزێ حەزەکەین ئیشەکانمان بە پاک و پوختی و بە ڕێکوپێکی بەڕێوە بچێ و جیاواز بین لە هەر گروپ و هەر کارێکی دەستی کە ئەنجامەدرێت لەبەر ئەوە ناتوانین زۆر کەس وەرگرین ئیلا ئەبێ بەپێی یاساکانی ئێمە بێت. یاساکانمان زۆرن هەنەجار لێم ئەینەبن یەکەم یاسامان یان یەکێک لە یاساکان ئەوەیە کە ئێمە بەردەوام بۆ هەر پێشەنگایەتوین جلی کوردیمان لەبەر بێ وەک ڕەمزێک بۆ نیشاندانی کولتوری ڕەسەنایەتی کوردی خۆمان و هەروەها تەنانەت ناو گروپەکەیشمانە بەلاتینی نابێ هیچ بنووسرێت ئەبێ هەمووش نووسینێکمان بە کوردی بێت و ئەو کارانەی کە وەریەگرین لەم خانمە بەڕێزانە ئەبێ کاری جیاواز بێ کاری تەقلیدی وەرناگرین و کۆمەڵێک یاسا و شتی تریشمان هەیە ینی ئەبێ لە ناو خۆمانە زۆر دڵسۆزی یەکتر بین زۆر ڕێز لە یەکتری بگرین و هەمومان پرۆژەمان هەبێ بۆ گروپەکە و هاوکار یەکتر بین لە بەرەو پێشچوونی کارەکانمانە. پەیجیشمان هەیە لە ئێستا تازە پەیجەکەمان داناوە بەناوی گروپی خەیاڵی خانمان لە ئینستاگرام و لە فەیسبوک بۆی کارەکانمان زیاتر بەڕێ بکەین. زۆر باشە سەرۆخان بۆچی گروپی خەیاڵی خانمان؟ سەرەتای دانانی گروپەکە کە ویستمان کاری بۆ بکەین هەمیشە ئاماژەم داوە بۆوانی کە کۆمەڵێک خانم کە لەگەڵمان بەشدارن هەر قسە هینی خۆم نەبێ ینی پرسیارم لێکردون ئایا چەند ناوێکم یانەیە بۆی ناوی گروپەکەمان بناسیێنین چەند ناوێکم دانێ لە کۆتاییە ناوی گروپی خەیاڵی خانمان زۆرترین دەنگی هێنا ئەوەمان دیاری کرد ناوەکانم دەستنیشان کردبوو بەڵام خۆم هەر حەزم بم ناوە بوو چکە خەیاڵی خانمان ینی ئێمە لە خەیاڵی خۆمانەوە لە ناخی خۆمانەوە کارەکانمان ئەەکەین و ئەیخەینە ڕوو بۆ بەرچاوی بینەر. ئەم گروپەتان تەنها لە سلێمانی یاخود لە دەرەوەی سلێمانیش ئەتوانن خانم وەربگرن؟ وڵاهی لە ئێستاە تەنها لە سلێمانین بەڵام ئەنداممان هەیە لە شار و شارەچەکانی کوردستان و لەم ڕۆژانێشەکە پێشنگامان هەبووە تەنانەت لە هەولێریشەوە خەڵک داوای کرۆ کە لقمان هەبێ لەوێ بەڵام لە ئێستا ئێمە ڕسمینین گروپێکی ڕسمینین بەڵام زۆر چالاکین یعنی بەردەوام کارمان هەیە بەردەوام چالاکیمان هەیە لە هەموو شار و شارۆچکەکان کارەکان ڕێگە خەین و بەگەل لە سلێمانی پێشانگایەک بکرێتەوە خانمێکی دەزڕەنگین لە دەرەوەی سلێمانی بە دەتوانێت بەشداری بکات لەگەڵتانە؟ بەس کارەکەی جیاواز بێت و یاساکانی گروپەکەمان قبول بکات و لە یاساکان لا نەدات بەڵێ بەبەستی چێ لە کاری جیاواز بۆ نمونە ئێستا خانمی وایە هەمووی دەستی کردو بە کاری چنین ئیشی چنین ئەبینین کە زۆربەی هەمووی هەروەکو یەک وایە ئیشی چنین زۆر یان بۆ بەرە چنینی جلی کوردیڵی مەبەست ئەزانتی ئەگەم کۆمەڵێک خانممان هەیە لە بوارە ئیشەکان هەر یەکەیان و بە فکرە و دیزایانی خۆی ڕاستە هەمی چنینە بەڵام هەر یەکە و دیزاین و هوەری بیرکردنەوەی خۆی جیاوازە. یعنی ئێمە بەگشتی ینی هەرێکە لەو خانمانمان دیاری کردووە بە تایبەت بەکارێک ئێستا بۆ منە نوخشەخانمان لەگەڵە ئەو کاری ئۆیە ئەکە لەسەر جلی کوردی خانمێترمان هەیە بە سیم ئیشەکە لەسەر جلی کوردی خانمێترمان هەیە بە پوڵەکە و زانیانە یعنی یایوایە بە نقێم یعنی هەر کۆمەڵێک خانم و بە شتێکی دووبارە وەرناگرن کەسی دووبارە هەتا بۆمان کرێ وەری ناگرین و هەر لە گروپی خەیاڵی خانمان بڵێن گروپی تریشم لێ جیا کردوتەوە بۆ منە ئیشی سیرامیک چەند کەس ئەیکە جوانترین کارەکانیان وەرەگرین بۆ منە بۆ هەر پێشنگای ئەمیان بۆی نەکرا ئەوی تر بەشدارە بێت لەگەڵمان ئیشی ئەتەمینمان هەیە ئەویش چەند کەسێکێکە ئیشی ئەکسسوارەتی ناوماڵمان هەیە ئیشی فەیسپینتین چەند کەسێکێکە یەکێکیان نەیتوانی ئامادە بێ یاخۆ جوانترین کاری کە بۆ مناڵی کردو لەسەر دەموچای مناڵ ئێمە کاری ئەویان زیاتر پێشەخین ئەگەر ئەمیان نەیتوانی ئامادە بێت ئەوانەی تر ئەخەینە شوێنیان. گروپەتان تا ئێستا کەس هاوکاری کردوون؟ واللهی زیاتر پشتمان بەستۆ بە خۆمان لە سەرەتا من هەتاوەکو ئەم تقریبی مانگێک پێش ئێستش هەر خۆم سەرپەرشتیار بووم و خۆم کە هەڵسوڕێنەری کارەکان بووم
بەڵام لە ئێستاە گروپێکی دەکەسیم لە خانمەکانمان جیا کردوەوە بۆ هاوکاریکردنم بۆی ئەوانیش کاریان پێ بسمێرم و چۆن هەست بە مەسئولیت بکەنە ناو گروپەکە و کارەکانمان بەیەکەوە پێتان باشنێ کە شوێنێکی تایبەتان هەبێ بۆ نمونە ئەگەر پێشانگایە بکرێتەوە کەمە بەستان بێ سەردانی و پێشانگایە بکەن پێشتر خۆتان ڕێک بخەنەوە ینی بێگومان شوێنێکی تایبەتان هەبێت کە بێگومان ئینشاءالله لە هەوڵی ئەوەداین کە گروپەکە بکەین بە ڕێکخراوێکی ڕسمی تایبەت بە گروپی خەیاڵی خانمان یعنی ئەو کاتە بیکەین بە ڕێکخراوی خەیاڵی خانمان کە هەموو کەسانێکی ژەگەر حەزبن لە هەر بارێک بێگومان و لە بەرنامەشمانەیە کە دەورات بکەینەوە بۆ ئەو خانمانەی کە زۆر خانم هەیە ئەڵێ من نازام هیچ شتێک دروستکەم یا خۆ توانای هیچ بیرکردنەوەی ئەوەم نیە ئێوە زۆر شتی جوانە زانیا خۆن پێمانەڵێن لە هەر پەنجێکتان هوەرێکە بارێ هەوڵە دەین ئەم خانمانە کە هەریەکە و بە جۆرە کاری جیاواز بەشدارە لەگەڵمان کارەکانیان تایبەتە هەریەکە و لە بواری خوا دەورە بکاتەوە بۆ ئەو خانمانێک کە ئارەزوی ئەو کاریان هەیە ئەو جۆرە کاران هەیە و زۆر داواشمان کردووە لە هەموو لایەنە پەیوەندیارەکان کە هاوکارمان من بەڵام سپاس بۆ هەموو لایەک ئەوەی کە ینی بەگشتی داوامان کردبێت ینی بە شێوەیەکی عام باش بوون ینی هاوکارمان بوون سپاسیانەکەین. زۆر باشە بە ئەندامانی گروپەکەش هەمووی ئەندامانی گروپەکە چەندن جیاواز لەمانی کە لێرە بەشداریان کرد. ئەندامانی گروپەکە لە ئێستا 50 خانمە بەڵامی ترها بەپێی جێبەجێ نەکردنی یاساکان ئەندامەکان ئەگۆڕێت یعنی کەستە ئیهمالەکان بۆ نمونە لا ئەبرێت و کەسی چالاکەخێتە شوێنیان بۆی ئێمە بەردەوام چالاکیمان بەردەوام بێ بەردەوام کارەکانمان جیاواز بێ حەزەکەم ئەو خانمانە پشت بە یوتیوبیش نەبەستن تەنانەت کە ئەو کارە جیاوازانەی تاگە پشت بەداهێنان و فکری خۆیان ببەستن. زۆر باشە باوانش خۆیان بناسیان فەرموخاتن. من هاوڵاستار ماوەیەکی کەم هاتوومەتە گروپی خەیاڵی خانمان لە ڕێگەی خاتو ئیسراوە کە وتی گروپێکمان هەیە و ڕکلامی کردبوو بۆ پێشانگایەک منیشتم چۆن نەتوانم بەشداری بکەم وتی پەیوەندی بکە بە خاتو سرەوە بۆی بزانی مەرجی یاساکان تەطبیقەکەیت وەتوانیت منیش بە خۆشحاڵی و یاساکانم زۆر پێخۆش بوو و بەشداریم کردو لە گروپەکەی و تایسە لە چەند پێشانگایەکە بەشداریم کردووە کە سوپاس بۆ خوا توانیمە کارەکانم لەوێ بە شێوەیەکی جوان و ڕۆگوپێک ساخ بکەمەوە و سوپاسی سروەخانەکەم سوپاسی گروپی خەیاڵی خانمانەکەم ئێمە کۆمەڵە ئەندامێکین کە بەڕاستی زۆر چالاکن زۆر تەبان دەستخۆشی لام ئەندامەکان بە تایبەتی سەرۆکەکەمان کە ئەو تەبایی و سەبایی ئەومانی پاراستووە وای کردووە کارێکی وای کردووە کە هەموو بە شێوەی خوشک سێری یەکسری بکەین نەکە وەکو هاوڕێی گیاشتێکی تر و دەستخۆشی دووبار وەزار بارە بۆ سروەخان. زۆر باشە بەرهەمەکانی تۆ چی دروستەکەی؟ من بەکاری گوڵێخە و قایدی ڕسم لە گروپەکەیان کاری تریش ئەەکەم بەڵام سروەخان ئێستا کارەکانی بۆ جیا کردوینەتەوە کاری تایبەت کارە تایبەتێکی کە من سەرەکیە کاری سەرەکی منە دروستکردنی قایدی ڕسمی مناڵ و هەروەها گوڵێخەیە. ئەمە ژێکێکە لەو نمونە وەکو ئەوش لەسەر مێزەکەی بینن ڕسمی مناڵ چۆن ئەو قایدانی کە لەسەر مێزەکە دامناوە خۆ دروستیانەکەی و قائیدەکان من ئەیکڕم لە بازار و دیزاینی بۆکەم بەبێ مێشک و بیری خۆم بە نمور و زەنیان و نقێم هەرچێک کە بزانم جوانەوەسێ لەگەڵیان دیزاینێکی تایبەتی بۆ ڕسمی منداڵ مەبەستەوەی ئەگەر مناڵی خۆمان وێنەکەمان بۆ کێشیان هەر ڕسمەکەی خۆی قائیدەکە دروستەکەم دوای تۆ ڕسمەکەم پێ من بۆت ئەەکەمە سەری و یاخود خۆت ئەتوانی بۆی دابنی دەستە لە وێنە کێشان وشتانی نەوەڵا کاری وێنە ئەکێشم بەڵام بۆ نەخشەکان ئێستا ئەگەر وێنە کێش نەبی ناتوانانی تۆ ئەم قاعدەیە دروست بکەیتەوە ئەبێ پشت بەشتی تر ببەستی بۆ ئەوی تۆ بتانی ئەم چوارچێوێ دەربکەیتەوە چکە کاری گوڵێخە پێویستی بەوەیە کە تۆ بتانی وێنە بکێشی تا بتانی و نەخشانە بۆکو خۆی دروستکەیتەوە. ئێستا و گوڵێخەیە بە چ شێوازێک دروستەکەی شێوازی دروستکردنەکەی سەرەتا کە دروستی ئەەکەم پارچەیەکمان هەیە پێوترێفم پێی ئەو ترێفم ئەو فومەدا ئەنێم ئەگەانێ کات پێویستی بە قزناخە بێت کە ئەیکەمە سەری و پاشان ڕسمەکەی ئەکێشم دوای کۆمەڵە مادێک هەیە وەکو سیم و توڵی کرستاڵ بەکاری هێن وەکو قاعدە دروستێکم دایانێم ئەگەر زوم بکات کامێرەکە توانێ بیبینی ئەنجا پاشان بە زەنیانە و نقێم و موری جۆرا و جۆر ناوەکەی ئەنەخشێنم بیتر ڕەنگەکان تاسیقەکەم لەگەڵ یەکا و بۆ شێوێدا گوڵێخێکی ئەوە چەنی پێچێت تا دروستێکی گوڵێخەیەک ئەگەر تۆزێک بەسیت بێت دوو ڕۆژی پێچێت ئەگەر بمێ گوڵێخەیەکی بەم شێوێ دروستکەم تقریبا 3 بۆ 4 ڕۆژی بەردەوام کاریشی لەسەرەکە یان ئەوەیە کە بەپێی کاتی خۆت تۆ پێویستە چێت هەتا قاعدەکەی تجاری بە هەیە بۆ کێشانی قاعدەکەی بێ بە قیاسات بێ زۆربەی کاتە و قیاسانە وەکو یەک دەرناچێت هەنێکیان لایەکی تۆزێک گەورەتر سانتیمە گەورەتر بچووکتر کارەکەی من نەشێوێنێ جا لەبەرەوە بێ من بە تەواوەتی ئیتاڕەکەی بەڕێکی و بە قیاس دەرکەم و دوای چوارچێوەکان تۆزێک
سیمێکم هەیە ئیزعاجیشی پێکرێ زۆربەی کادابێ هەڵی وەشێنی تۆ دووبارە دروستێکی تو یا ڕەنگێکدانی تەنسیق نییە لەگەڵ ئەوان ئەبێ دووبارە بیگۆڕی جیاواز لە ڕۆژ چەند ساعت کاری تێکەی عادەتەن وەکو هەر خانمێکی تر هەڵاسم بەیانێن ئیشی ماڵ ئەەکەم و خاوەنی من دوو مناڵەکەم تۆزە بچکۆلێ هەنێک کات لەگەڵ ئەوانە بەسەر ئەبم و ئیتر تقریبان ئەگەر بمێت ئیشکەم ئەبێ بە مستەمەڕی 3 بۆ 4 ساعت دابنیشم ئیش بکەم ئەنجاوە فریا ئەکەوم بۆ کێشانی ئەم گوڵایخانە بۆ نمونە ئێستا ئەمەد کێشا و شتێکی جوان دەرچوە ناتوانانی دووبارە لەسەری بیکەشیتەوە بیبڕی بۆ یەک کاتی یەکەم دانە ئاوە عەزێت بەیە یەکەم دانە ئاو عەزێت ئەیات بەڵام کە دوای قیاسەکە وەرئەگری بۆ دووەم و سێم تەبعاً ئاسانترە بێ بەڵام عادەتەن شت دووبارە ناکەمەوە لەبەر ئەوەی تۆ کارێکی دەستی نابێ بازاڕی بێت هەموو کەسێک هەی بێ ئەبێت چەند کەسێکی دیاری کراوە هەی بێ ئەویش کە تۆ ئەوە دووبارت کردەوە نابێت بڕۆ دروستکردنی گوڵایخانە تەنها لای تۆ هەیە زۆر خانیمی تر ئەیکا لە گروپەکەمانە بەڵام ئەوان کاری تریش ئەکەن کاری سەرەکی تریان هەیە ئەمە لاوەکیە لای ئەوان بەڵام من بە سەرەکی وەرم گرتووە ئەوە ئێستا بەسیار ڕۆژەم جار دروستیەکەی بە چەندی فرۆشی وەڵی عادەتەن نرخەکان ئەڵێن گرانە بەڵام ماوادی ئەسڵی و عادی فەرقیە هەنێک کات ئەڵم ئەگەر بەوادێکی عادی بۆت بکەم هەرزانترەکەوێت بە 5,000 بەڵام ئەمە لەبەری هەموو موادەکانی ئەسڵی و گران کڕیمە بە 15,000 شتێکی ئاوا دروستەکەم ینی ئەو هەموو کاتەشی بۆ تەرخانەکە ئەگەر مەوادەکەشی ئەسڵ نەبێت بۆ منە بە 5,000 فرۆشیت لەم زروفەی ئێستا ئەتۆ ئەبێ وابێت لەبەرەوەی تۆ بێ ڕەچای باری دارایی خەڵکی بکەی خەڵک هەیە زۆر حەزەکات شتێکی تۆ بەکاربێنێ بەڵام ناتوانێت بیکڕێت تۆ بێ یارمەتی چەند نتوانی پیا بکەی لەسەر بەرهەمە دەستیەکانی خۆ ئەگەر پێشانگاکان هەبێت طبعاً باشترە بۆ من بەڵام ئەلحەمدولیلا لە پیجێکی خۆشمەوە ئەتوانم ماگانە داهاتێکی باشمە بە دیاری کراو نییە بە پێی ماگە بەڵام میتر کاتێکە موچەدا بەشەکرێت تەواعاً زیاترە تەقریبی بێت چەندە دەستەکەوێت ئەگەر بێت و لە مانگێکا 4 گوڵەخە بفرۆشم ئەگاتە نزیکەی 70-80 هەزارێک بۆ من بەڵام 2000 کاتێکی زۆریشی تیا سەرفەکە پێم وایە کەمیشە هێشتا وڵی بەچی گوڵایخە ئەکە یا ئیشی قاعیدەکانم زۆر باشتر سەرفە بێت چکەیتر هەم بچکۆلی هەم ئاسانتر دروستەکرێت ئەمە بەستی جەران لەوەیە لێرەیە لەوەچی ئەوە بێت کە بزانێ ئایا بەپێی ئەو ماندووبوونی کە تۆ ئەو ڕەنجەی ئەیەی دەستم داهاتێکە دەستەکەوێت بە پێی ماندووبوونەکە دەستم ناکێتەوە بەڵام ئیتر هەر ئەڵی لە هیچ باشترە سروەخان ئەمە ئێستا گوڵایخەیەک دروستەکە ئێمە زۆر شەڕیەوەکەین بە کەلتوری ڕستەنایەتی کوردایەتی خۆمان بمێنێەوە جەنابیش داماژەت بەوە کرد ئەگەر ئێمە بەدەستی ئێوەمانە نەم گوڵایخەیە دروست نەکرێت ئایا بەدیلی ئەمانە لە بازاڕە شتێک هەیە جیاواز بێت لە کەلتوری خۆمان کە فراغی ئەوەی بۆ پڕکاتەوە بێگومان هەموو بازار ئێمە بۆ بە کاری دەرەوە هەمووی شتی دەرەوەی ئەگەر ئێمە خۆمان ناو خۆمانە هەوڵ نەدەین شتەکان بەرهەمەکانمان هی خۆمان بێت و دەستی کاری خانمان بێ بە تایبەتی لە ئەکسسوارات خانمان ڕاستە ئەم لەبەر ئەوەی ئیشی دەستیە و ئەوەیە کاتی زۆر زۆرەوێت و هەمان کاتیشە ئەو هەموو ماندووبوونێ ینی بڕواکە ئێمە هەمومان کاری دەستیەکەین زۆر ماندووە بین چکە وەکو شتێکی شەریکە نیە تۆ هەر ئەوە بێت تەبعی کات و یا شتێکی بەو شێوە بەڵام کاتی زۆرەوێت و هیلاکیشی زۆرەوێ لە هەمان کاتە ئێستا ئەلحەمدولیلا ینی کاری دەستی بۆ تەباو بە بۆنەی ئەوەی کە دامەزراندن کەم بۆتەوە دامەزراندن نیە لە وڵاتی ئێمە خانمان بەگشتی دەستیان ناوەتە پرۆژەی بچووکی خۆیان یعنی هەر کەسە و لە بواری خۆیان بڕۆ چەنەها خانم هەیە هەمی پێیجی تایبەت بە خۆی هەیە تایبەت بە هەرێک کە خۆی حەزیلێتی جایمەشی شڵا هەوڵەدەین بەردەوام هاوکاریان بین و لە خزمەتیانخان باسی لەوە کرد کە لە پێشانگاکانە زیاتر فرۆشیان هەیە و داهاتیان باشتر ئایا ئێوە کاتێککە بەشداری لەم پێشانگایانە ئەکەن بۆ نم بەشداریتان لە فیستیڤاڵی هەڵبجەیە کرد باز دەوە ئەگرێت کەشتێکی باش فرۆشراوە ئایا ئەم داهاتی هەموو بۆ خۆتانە بە یاخود لە سەدا چەندتان لێوەرەگیرێت لەو پێشانگایانە لەو فیستیڤاڵانەیە کە بەشدارە وەکو گروپی خیاڵی خانمان هەتا ئێستا 250مان بۆ خۆمان لە هیچ کەسێک وەرنەگرتو ینی شتەکەمان هەمووی خۆبەخشیە بۆ ئەندامەکان کە ئەیکەین بەڵام وەکو ئێستا ئەو خانمە بەڕێزت کە لەوێ ئەو بەرهەمانەتان کە ئەفرۆژن ساختەکەنەوە ئایا هیچ بەپی شوێنەکانە کاک جەلال شەیداخان بەپی شوێنەکانە شوێنی وا هەیە ئەڵێ بۆ من نیسبەی لە سابیستم ئەوێت یاخود مێزێکتان بە 20,000 25,000 پێ ئەدەم لە ڕۆژێکە کە تۆ شتەکانی لێ عڕسکەیت یاخود 10,000 بەڵام کە ئیشێک خۆمان هەوڵی بۆ بین و موافقەتی بۆ وەرگین سەر بەخۆی و هەموو کەسێک بەڵێ تەنها ئەوەیە کە ئێمە خۆمان ئەگەر مێزوشتیان بۆ بێنین بەکرێ ئەو کەستە خۆی مێزوشتی بڵێن کرێی مێزوشتەکەی ئەدات و هەر ئەونا بەڵام ئینشەڵا لە داهاتووە ینی گروپەکەمان بکرێتە ڕێکخراوێکی ڕسمی ئەو کاتە
بە تەواتی لە خزمەتی خانمانە بین کە ئەو تەنانەت ئەو 5,000 کە یا بەکرێی مێز و کورسی ئەوەشی نەبێت هەوڵتان یاوە کە بیکەن بەڕێکخراو ئینشاءالله وڵای ئومێدی زۆر هەیە هەم لە ناو ئەندامەکانی گروپانی سپاسیانەکەم یەک بەیەکیان کە پشتگیری خۆیان بۆ دەرخستوم کە گروپەکەمان بکەینە ڕێکخراوێکی ڕسمی و هەم لە دەرەوەی ڕێکخراش کە ئەزان زۆر ماندوم بەڕاستی زۆر ماندوم لەگەڵ گروپەکە بەڵام بە خۆشحاڵیەوە یعنی چکە زۆر شانازی ئەەکەم بۆی کە کاریان بۆکەن ئیشەڵا کە ئەوانیش هەمیشە هاوکاری من بن ئیشەڵا بە یەکەوە کاری جوان ئەەکەین و بۆ داهاتوو بیکەینە ڕسمی بە پشتیوانی خاتونەش ئەویش خۆی بناسیێنە بزانین بەرهەمەکانی ئەو چین زۆر سازم ناوم ئیسرا محەممەد لە گروپی خیاڵی خانمانە بەشدارم سەرەتا بەکاری ئۆنلاین ئیشم ئەکرد بەڵام لە ڕێگەی هاوڕێک مۆچوومە گروپی خیاڵی خانمان زۆر سپاسی سیرۆخان کە ئەم هەلێ بۆ ڕەخسانین و توانیمە بەشدار بین لە گروپە جوانەکەی و کە بتوانین جێ ڕەزامەندی سیرۆخان بین بۆ ئەو هەموو ئەرک و ماندووبوونی پێمانەوەکە لەشتان ساغ بەرهەمەکانی تۆ چین من بەکاری ئەتەمین بەشدارم لە گروپەکەیە ئەتەمین کامەیە ئەتەمین چنینی دەسا چنینانە بەشدارین ئێمە ئەم چنینانە شێوازی زۆری هەیە هەر یەکە و شێوازێکی تایبەت بەخۆی ئەکرێ ئەمە ئەتەمینی کۆنە ئەم چنینە بەڵام نەخشی سادەش هەیە کە دروستەکرێت لەسەری ئەمە چی پێویستە چۆن نەکرێش ئەمە قەزناخی پێویستە ئەم ئیتاڕی کە پێوترە قەزناغ و خامی پێویستە دەزوی تایبەت بە خۆشیان هەیە لەگەڵ دەرزیە خۆشبەختانە ئێستا ئەم هەموو شتانە پێم وایە بێ لە بازاڕ دەستانەکەوێت بەڵێ ئەمەش کاراسانێکی باشە بۆتان دەزوە تایبەتەکەی چییە دەزوە تایبەتەکەی هەیەی زۆر باریکە هەیەی چۆن لەی تۆزە شێوازی دەزوەکەی ئەستورترە لەوانەی تر هەیە زۆر ڕنگدانە و شەوقی هەیە لە کارەکانە کە بەکاری ئەهێنین شێوازی دروستکردنی چۆنە ئێستا بۆ نمونە هەنێ چنینمان هەیە بە دەرزیە هەنێ هەیە بە قولاپە بەس تەنها بە دەرزی ئەکرێ ئیشەکان ئێمە لە پێش سکێچەکەی دروست ئەەکەین و لە دوای سکێچەکەی بە دەرزی ئەچنرێت تەنها ڕسم دروستەکە یان بۆ نمونە ئەتوانی ئێستا ئەگەر وێنەی منداڵە کە بێ ئاوا بتێوێ لەسەر شتێکی هەموو شێوازێک دروست دەکرێت کە ڕوخساری مناڵەکە سیف باڵە دروستێکین ئەوانش دروست ئەکرێ ئەمە شێوازێکی زۆر بچووکە بەڵام ماندووبوونێکی زۆری هەیە خوا دیوی ئەو تابلۆیە ئەو دیوەکەی سادێ واتە هەمووی خامەکەیە بەڵێ پشتەکەی هەیەی بەم شێوازە خامەدا ئەپۆشرێ هەیەی چۆنەڵی تەختێکی باریکی بۆ بەکار ئەهێنرێ هەیە حەزی شەکار پشتەکەی چۆڵ بێت و لە شوێنێکدانی ڕەو نەقی پشتەکەی وەرگێتەوە پێ ئەتوانی ئەوە بە شێوازی ئەو وینانەدانی ئاواستاندێکی بۆ دروستکەی بەو شێوازانە ستاندی بۆ دارێ بەڵام عادەتەن ئەمانە بۆ هەڵواسین زۆر جوانتر دەرەکەوێت هەتاوەکو لە دانان بێت قیاسی گەورەترێتوانی بەڵێ هەموو قیاسێکی هەیە ئەخۆی عادەتەن لە قیاسی 15 سانتیمە دەستپێکە هەتا گەورەتر بەڵام خۆشببختانەیسا زۆر بچووکتری ژاتوو بۆ ئەکسوارەتی ژەر بەکار ئەهێنرێت ئەم وێنەیە لەسەر ئەم قاپەی دەستت ئێستا بە دەزوو دەرزی و ئەمانە هەمووی دروست کردوێتەوە سەیری دەکەیت و دەست پێ دەکەی نە هەر تەنها سکێچەکەیە کە کێشراوە دروستی ئەەکەیت و تەواو ئێسمە زۆر کەس کە سێری ئەکاوە ئەزانێت نایچە مەکینە کردێتی بەڵام مەکینە نییە ئەم ئیشە بەدەستی خۆت سێری ڕسمەکەت کردو و کێشاوتەوە ڕسمەکە لە پێشا دروست ئەکرێ و دوایی ڕسمی ناوێت کە داینێ خۆ تەنسیقەکەی تو ڕێکەخی منیش تێ ناگەم لەو شێوازەمە بەستم ئەوەیە کە پێشتر بە سادەی ینی بەڵە ڕسمەکە بەس دروستەکرێت بەڵێ ڕسمەکە بە قەڵم ئەکێشرێت لە سەرخامەکە دواتر پڕ ئەکرێتەوە ئەی ئەو چاوشتەشی چۆن دروستەکەی کەواتە تۆ ببوورە من ئەوەندەی تێگەیشتم سەرەتا تەنها هەیکەلەکە کردنەوەی بەم لەسەر ئیشەکەی ئیسراخان بەڕاستی زۆر ماندووە بێ ئەو ئیشەکە ئەیکەی چکە من خۆم دەستی ڕسمم هەیە ئەزانم چۆنەکرێ بەڵام تا ئێستا و ئیشەم نەکردووە ئەها سەی ڕەنگەکانی ئەزی ئەو مناڵە بکەم کاڵ و تۆخیتیایە بۆ ئەو بەشەی کە کاڵە دەزوێکی تایبەت بەکارێنێ بۆ ئەو بەشەی کە تۆ خاشتێکی تر بەکارێن ڕەنگێکی تر بەکارێن بەوە شتەکەی سریدی دەرەکەوێت ینی هەستەکەی ئەمە شتێکی زۆر تەواو و زۆر مەزبوط وێنەکە بە کاملی ناکێشێت ئەم بەدەزوەکە تەواوی سکێچەکەی ئەکێشێ و دواتر تەنها سکێچەکە ڕەنگەکان جیاکاتەوە بەس ئیتاڕی وێنەکە ئەکرێ لە سەری ڕەنگەکانی بەدەزوەکە پڕکاتەوە کاتی چەنەوێتەوە کاتی زۆرەوێ هەرە سێ هەفتەی پێچۆ تاوەکو وێنەیەکی ئاوا زۆر جار ئەگاتە نزیکی مانگێکیش ئەگە زۆر تایبەت بێت بۆ وردەکاری ئەم وێنەیە لە چیایە وردەکاری زۆر ئەمەگەر هەر ئاوا سێریکەی ینی شێوازێکی سادە دەرەکەی بەس ئەگە دەستی لێرێت یا خۆت لە نزیکەوە سێرکرێت زۆر جار هاتوون توانە مەکینەیە بەڵام هیچی ئیشی مەکینە نیە ئەمە بووکو خوتوتی بەیانی دەرئەکرێتەوە وەکو چۆنەڵی شێوازی حساباتی هەیە بە ملیم ئیشی لەسەر ئەکرێت و دەرئەکرێت ئەگەر یەکێک هات ڕسمێکی خۆی دانا بۆن منە بڵێ لە قاپێکی 6 بە 6 تا بۆن دروست کە 6 بە 7 قەز ناخینەوە
خەزناخێنێ لا بێ بڵێم خەزناخ لا ئێمە قاپەکە ئەگەر ڕسمێکی خۆی بێنێت ڕسمی با بڵین مەنزەرەیەک بێت بەڵێ هەموو ئەوانەش دەتوانی بەرجەستەکەیتەوە لەوەیە بەڵێ هەموو ئیشێکی لەسەر ئەکرێ بەڵام ئەگەر بێ زۆر تایبەت بێ کاتی ئەوێ بێت چاوەڕوان بێت واتە جیاواز لە چنینەکەی ئەم گرنگترین هوەرەکەی لەوەیە کە ڕسمەکە دەکاتەوە زۆر وانە بەڵێ. چنەکەش ڕسمەکە دەکات ئەبێ هەمووی سکێکی بۆ بکرێت لە پێشە ئەنجا دروست ئەکرێت ئەی ئەو 6/6ەکە ماماژەی پێتە چەنی پێچێت ئێستا بۆ کاتی من پێم ئەوێ. خۆش بە وێنەیەکی خۆم پێشی لەسەر چوارچێوێکی ئەوە نزیکی ئەگە زۆر بە تایبەت بۆت بکەم نزیکی لاوانێ بگاتە مانگێت چکم مادووبوونی زۆرە ئەمە کەواتە 6/6 یا 6/7 بەچەند ئەیفرۆشیتەوە پێی دیاریکراونێ نرخەکان تقریبی شتێکی تقریبیمان پێ بڵێ ئەخ دیاریکراونێت چکم ئەوێت کاتی زۆر ئەوێت. بۆ نمونە ئێستاوانێ من حەزم لێ بێت بۆم بکێشی حەزەکەم پێشتر نرخەکەی هەما یعنی لە دوای هەیە بە 5,000 ئەیفرۆشین هەیە ئەگاتە 7,000-8,000ش کامانەیە بە 4 و 5 زۆر بچووکن کە بەکاریان ئەهێن قزنان یعنی ئەگەر گەورە بێت ئەچێتە 6/7 بەڵێ آخر نرخە 7,000 نا زیاتری ژێ بەپی ڕسمەکە و ڕسم ڕەنگە و جۆری شوازی قەزناخەکە ڕەنگە جۆری ڕسمەکەش ئەگە سروشتی بە بۆ نمونە کار گرانترە بێت. زۆرتر فرۆشی ئەم جۆرە وێنانە لای ئێمە باشە لە ئێمە لە ئێستا زۆر بوونە بە بۆنەی فاشێنەوە جلی فاشێنەوە لە داهاتووە ئیشەڵا بەتەمان لەسەر جلیش بیکەین خۆیم ئیشانە لە کۆنا لەسەر بۆ مەبەستی چیە لە کۆنا ئەمە لەسەر جل کراوە لە کۆنە ئەمانە لەسەر جل کراوە لە ناخۆمانە بەڵام ئێستا بە بۆنەی جلی فاشێن و مۆدەشتەوە ئەمە زۆر ون بووە ئەم ئیشە کێن ئەوانەی کە زیاتر خواستیان لەسەر و جۆرە تابلوێ ئەو کەسانی کە تەمەنیان هەیە یعنی بۆ سەردەمی ئێستا گەنج ئێستا تۆزە کەمترە یعنی کە هێن ئەو کەسانی تۆزە تەمەنیان هەیە زۆر باشتر لە ئیشەکە شارەزان و زۆریان پێخۆش داوای چیەکەن ڕسمی خۆیان بە زۆری سروش داواکەن سروشت بەڵێ زۆر باشە با بچینە لای خانمەی ترەگە خۆی بناسیێنێ بزانین فەرموو من ناوم نەخشە حسین عەزیزە خۆشحاڵم کە لەگەڵ سروەخانە تقریبا ئەوە 2 ساڵە ئیشەکەکەین بەس من ئیشی قدێلاکەم زیاتر باشە بەرەمەکانە چی و چی وەڵام من ئیتر نەخشی جل لەسەر کەوا و ئێلەک و کراس و ئیتر بەخواستی خەڵک زیاتر ئیشەکە ئێستاکەم زیاتر بە پێی هونەرەکەەوە پێی قسەکەی شەبێ خەڵکی ڕۆژەڵات پێ وایە من خەڵکی شارباژارم چاردە بەس دیارە بەس خۆم لە سلێمانی دانیشی کارجلال ئەوەی شتێکێک لە یاساکانمان ینی لە یاسا نەمنووسیە بەڵام بە گشتی کەسی ئێرانی وەرناگرین یعنی حەزەکەین تایبەت بێ بە بەشی خۆمان ینی کوردەکانیشیان وەرناگرن باشوور واللهی ماشەڵڵا ئێرانی خۆ هیچیان تێنە هێشتەوە بە ئێمە گرنگی بە خانمەکانی خۆمان بین لەگەڵەوەی شات ینی ڕەبت و زەوتمان هەیە بەیەکەوە و هاوکاری و ڕەفیقایەتیمان زۆر خۆشە بەڵام وەکو ئەوەی کە ئەم خانمانە زیاتر گرنگی بێ بەکارەکانیان زیاتر باشووری خۆمانانی کوردستانی خۆشە کە ئەزمونیش لە کەسێکەوە وەربگری هەرچەند یاساکەی تۆ ئەوەیە بێت تەقلیدیتیانە ئەزای چۆنە بەس ئەوەی هەیە ئەچینە زۆر شوێن ئەڵە نابێ ئێرانیتان لەگەڵ بێت یاخود لە هەنێ یاسا و لە هەنێ شتاها ئەڵەن ئێرانیتان لەگەڵ یان ئەم شتانە کاتێک کەسێک هەیە پێشنگاڵ ئەم شتانە هەمووی ئێرانیە ئێمەڵن نەهی خۆمان ینی ئەوە ئێرانی شتی ئێرانی زاڵەوە بەسەر کوردستانی خۆمانە پێم وایە کاری دەستی لەناو خانمانی ئێرانە شوێنی خۆی گرتووە دەمێکە بێگومان بەڵام بە بۆنی وەزئی ئابووری ئێرانەوە شتەکانیان زیاتر لێرە ساغەکەن و لە پێشانگا و کارە دەستیەکانی ئێرە ئێمەش ئەتوانین ینی کار بۆ ئەمانە بکەین بۆی ئەمانیش دەرکەون لەگەڵ ڕێز و زۆر خۆشەویستیشم بۆ ئەو هەموو خانمانی کە لە سنە و لە شارەکانی تر و مەریوانەوانە یعنی ئایان ناسین و ئەوانیش هەر بەشدارن زۆر باشە با خاتونە بەرهەمێکی خۆت ئەگەر بکرێت بەدەستی خۆت بیگری بۆی بەسەر چاوەڵە ئەمە ئیسواراتە بە زیاتر ئەمە ئیشی قەدێل ئەمە جانتاکەمە کە نەخشی لەسەر کێشم ئەفو ئەمە جانتاوە ئەمە جانتاکە حازرە تۆ بەس نەخشەکە و لەسەر کێشایە خۆت هەر جانتاکەش نانە ئەمەیان هەر خۆم دروستیکەم چون لەبەر ئەوەی ناوەکەی ئەشیعەیە قماشەکەی بە سیکۆتین و هێلم لێ ئێن و پێش وەخت بەس ڕسمەکەم کێشاوە دووشت بەکارێنم کۆکلەش و قەلدێلەش بەکارێنم بێ ئیشی دەستی هەمویان پێویستی بە وێنە کێشانێک هەیە دەڕنگینیتان هەیە خۆی هەر سەری ئینسان هەر سەیری هەر شتێکەکە یەکسەر تۆ خەیاڵەکەی بە مشکتا و دەتوانی دروستی بکەی منیش ئەمانە ینی لە هەموو سەرشانەکانم دروست کردبوو ئیتیکە خەڵک شابینیمە ئەو شێوازی نەخشەی تۆ بەڵێ زیاتر ئێلێک دروستەکەم لەسەر کەوە بەزێکم جارم لەسەر گۆشە کردم بۆ سەر مێز کردم دوایی خانمێک هاوە لام وتی ئەوێ کەوایەکەم بۆ بکەی ئەوانم بۆ بکە سەرکەوای تمیش لەسەر کردمەوە تقریبەنەوە من 6 ساڵە ئەم ئیشاکەم
بەڵام اینجا سەر شانەکان دوای ئەوە گۆڕی مۆدلەکەی بۆی هەریەک شێواز نەبێ اینجا زەنگیان و شتی پێوەکەین عفو سەر شانەکانی من ئەمانەیە سەرشان مەبەستی لە کۆڵوانن کۆڵوانەوە کۆڵوانە بەکاری هێنیت بەو شێوەیە شتێکی جوانە زۆر زۆر یەکەم ساڵ هەر نقێممدانە دوای ئەمانە هاتووە تازەیە هەم دروستی شەکرێ خەڵک زۆر خۆی دروستیەکە دەمباتۆی گوڵەکە بێ ئەویش سەرەتا وێنەکە ئەکێشی اینجا گوڵەکانیت بەڵێ بەڵێ هەر بە دەباشیرێ کێشم یا بە قەڵەمێک تەنها ئیشی ئەو جۆرە شێوازاکەی وەکو ئەوەیە گوایە تقریبان یا ئیشی زەنگیانە و پولەکە و مۆروشتی شەکەی وڵا هەموو بەخواستی خەڵک ینی بۆ نمونە خەڵک حەزەکە زەنگیانە بێ زەنگیانی بۆکەم ئەگەر بڵێ قەدێلە بێ قەدێلێ بۆکەم شەمە بۆ بژێوی ژیانی خۆت دیکەی جیاواز لەوەی کە ڕەنگە هوەرێک هەیە و کاری دەستی و حەزی لێ بکەی هیچ بژێوی ژیانیشتان لەسەرم پێ هوەرەتان هەیە ئەبێ بۆ هەردووکی ینی زیاتر ئینسان مشکی خۆی ئارامەکاتەوە بە شێوەیە کە تۆن و توی ژێگەگە لە مشکە هەبێ یا شتێک ئەگەر مەشغوڵ بی هەموو شتێک وەلهانیت و کارەکە دەکەیت و خواخواتە ئیشەکەت حەزەکەی خەڵک بیبینێ حەزەکەی حەز و ئارەزوی زیاتر هەیە بۆ دەرەوە کە یەکێکیش پێ دەڵێت دەستخۆشییا زۆر جوانە و نیتر ئینسان دڵخۆشتر و باشتر ئەمە لە ژیان دواتان ناخالەوەی کە کات بۆ مناڵ سەرفکەن بۆ ماڵ نه ئێستا من مناڵەکانم گەورن و خوانی مڕە ئیشم نییە و ئیتر بێ ئیشم و بۆ خۆم ئەو گڵی لەتکی خۆشە پێم وایە خۆ ئەوە شەرخۆم کردووە بەڵێ بەس ئەوانی پارە تاوانەوە بێستا تۆ ئیشکردن بەو شێوازە ئاسانترە بۆ تۆ یان بە زەنگیان و مور خۆی ئەمە زۆر ئاسانە بەس زەنگیانەکەش بەڕاستی زەنگیان و مور و ڕەونەقێکی جیاوازتری کەواکان زۆر قورسە ئیتر لە 2 هەفتە زیاتر ئەنجا توانین تەواویکەی بۆ ئەم شێوازە نەنا بۆ زەنگیان و مور و چکو من ئێستا کەواکەم بڵێن بۆ نمونە خەڵک لێم داواکە بۆ گوێستنەوە و ئەم شتانە بڵێ خانەبەندان باوەڕە بێ ئەڵم 2 هەفتە پێش بە پەلەپە لەی نێرە بێ شەو نەخەوی تا ساعت 2 شەو بۆ هەفتەیەگە بێ بۆی تاواکەی ئەوە ئیشی زۆر قورسە چکن تۆ بێ بەدڵی ئەو بکەی ئەوی ژیە تاقیەکات و ڕسممەگرێ و خۆی نەخشەکەت پێ خۆت باڵە خۆی نەخشەکەم پێڵاڵە ئەو ڕسممە بۆ بکەم یەکسە دەفتەرەکەم ێن ڕاستماکەی بۆ یەشم فلان گوڵ لەوێ فلان و لەوێ و مورۆکانت چی بێ بێ مورۆکانیشی بەدڵی خۆی بێت خاتون مەکینە دەتوانێت جێگەی ئەم بەرهەمەیەوە بگرێتەوە مەکینە وڵاهی من تاسە نازان باوەڕ ناکەم من ئەمە هەمووی دەرزیە بە دەرزی گەورایکەم اینجا ڕسمەکە کێشم و گوڵەکان دەرەکەم و ئەم شێوازە چەندێکی پێچێت ئەمە منەگە دانیشم هەر لە بەیانێتایوەرە ئەمە تاواکەم بەس ئەمەی تۆزێ قورسە بڵێن بۆ نمونا بێ ئەمە بچنم اینجا دوای ئەوە بچنم بڵێن هەمووی بکەمە سەر زەنگیان پەتاکە خات و نقشە نرخەکانی تۆ بزانین مناسبە چکە پاڕستی لێزای بینین هەندێک ئافراد هەر بەجددی ینی هێلەکێکە بۆ کێشە داوای 3-4 وەرەقاکە 5 وەرەقەوە نابین ناڵاوی شەکانمان هەرزانە بۆیە زیاتر ینی زۆر مناسب بێت خواستی زیاتر بەسەری ئێستا ئێمە ئێلەکێکی وا من کە ئیچنم ئەگەر ئێلەکەی خۆم بێ 40,000ەکەوێت بەس ئەگەر لە دەرەوە بیدروم ئەو وەختە مەگەر زیاتری بخۆم چکم ئێلێکێ بە 10,000 درون سەرکەوتوو بن با تۆزێ باسی ئەومان کوزگە خستووە تابلۆکێشانیشی هەیە من هەموویان کۆ بۆتەوەتەوە کارەکانم زۆرن بەڵام لە ئێستا وەک سەرپەرشتیار بڕواکە ینی کارەکانی خۆمم بیرچۆتەوە زۆر گرنگی پێ نادەم لە پێناو ئەوەی کە گروپەکە سەرکەوتوو بێت و زیاتر گرنگی بم بەم خانمانە کە بێنە سەر دینی ئەوەی کە بێنە سەر پێی خۆیان ڕاوەستن و چاونەترس بن و شەرم نەکەن لەوەی کە سیعر بۆ شتەکانیاندا بنێن یان خۆت شەرم نەکەن لەوەی کامێرایەت تەسویریانەکە ئەڵە لێدوانم بۆ بە تۆ ئیشێکی سەر بەخۆی خۆتەکە ئیشێکی جوان پێشکەشی کۆمەڵگا ئەەکەی لە هەمان کاتەکە ئیشێکی حەڵاڵ و جوان و ڕێک و پێکە کاری دەستی خۆت پێشکەشی ئەم خانمانەی ترەکەی ینی هیچ شەرمی ناوێت بەڵام کارەکانی من بەگشتی تابلۆم کێشەوە هەر لە مناڵیەوە تابلۆی زەیتی ئیشی تایبەتی تابلۆ ئیتر بە هەموو شێوازەکانە ئیشی تایبەتی و چییە؟ وڵا وەکو سەرپەرشتیار زیاتر سەرپەرشتیارم بڕواکە ینی لە کاتی پێشەنگاکانە بەتە کەس وەستاوەڵە نەخشی خەنەم بۆ بکە من لەیوە باوکمەکەن مەجبورم بچم بەدەم ئیشی ئەمانەوە ینی زۆر مەشغوڵەتی خۆ ناگەیەنێت بێگومان ئەگەر بڵێم بۆ منە ئیشێک وەرگرم بە نیسبەی لە سا بۆ نەوەریگری کە لە پێشەنگایە وەکو ئەوان منیش دەستکەوتم دەستکەوێ بۆ منە لە فیستیڤاڵی هەنار ئامادەکاریەکانیان کردووە و ئێمە تەنها وەکو گروپ چوین دانیشتوین و ئیشمان کردووە لە ساسە وەکو ئەوان بۆن منەگەر ئیشم دەستکەوت بێ و پارەم دەستکەوت بێت لە کارەکەمەوە کێشەم نەبووە بەڵام کە کاتێ سەرپەرشتیارە بم
بڕواکە بە نیسبەی لە سا 20 بۆ مەمێنێتەوە لە سا هەشتاکەی ئەوە هیچ ناتوانم هیچ کار بۆ کەس بکەم لەبەر ئەو نەمەژغوڵی هاتوچۆ و سەرپەرشتی ئەم و کورتی نەبێ ئەو گلەی نەبێ و شتەکانمان بە ڕێکوپێکی بەسەر ینی بەڕێوە بین ئەو کاتەی بڕواکەت لە ماڵیشەوە زۆر گلەیم لێ یانی زۆر مەژغوڵم دایمەڵ ئەم موبایلێت چێ بەدەستەوە ئەو نەمەژغوڵی ئەو نەڤۆیسیان بۆ نێری ئەو نە لەگەڵیان بەڵام بە خۆشحاڵی ینی زۆر خۆشحاڵشم کە هاوکاری یەکترکەین ئێمە بە یەکەوە جوانین کارەکانمان بە یەکەوە تەواوکاری یەکترە بەڵام بەگشتی کارەکانی من ئیشی ئەکسسوارات ئەو ئەکسسواراتانە تایبەتن بە خۆم ئێستا ئەوەی تۆژنمونەیەکی خوب پیشان بێ یان ئەفو ئێستا بۆ منە ئیشەکەی من ئەکسسوارات ئەم هەر فکرەی خۆمە ئەمە ملوانکەیە بەسەوە قماشی هەوریە نە قماش نییە کێشاومە کێشاومە بەستمە قماشی هەوری ینی نەخشەکە و لە وەرگرت بەڵێ بە ڕایزن خسۆتە سەری و بۆتە کارێک کە هەستەکەی لە دەرەوە دروست کراوە ئەو شێوازە ئیتارەکەی ئەکڕم بەڵێ ئیتار و زنجیرەکەی ئەکڕم بۆ دوای ئەوە ڕێکی خەم و ئەم قفڵشتەی پێوە ئەەکەم ئەجا ڕسمەکەی لەسەر ئەکێشم و دواتر بڵێن ئەی ئەو شێوازانیان ئەویش هەر ئیتارەکەی ئەکڕیت و هەمان ئەوە ئیتارەکەی کڕم و ڕسمەکەی لەسەر کێشم بەڵام ئەمە ئیشێکە تایبەتە بە خۆم هیچ کەسێکی تر ئەمە ناکات چکە فکرەکەی خۆم بووە من پێشتر ئەتەمینیان لەسەرکەوە و کارەکانی ئیسراخان ئەو ئەتەمینی لەسەرەکە بەڵام من ڕسمەکەی لەسەر کێشم بەڵێ هەروەها دیزایانی کلااوزەر ئیتر ئەو کلااوزەڕە ئەوە ملوانکەیە بڵین بەکارم هێناوە ئەوەی کە لەسەر بووکەکەیە ئەوە ملوانکەیە کرۆمی ئەسلیە لە تورکیاوە دێ بەڵام من وەک دیزاینێکی زمانی زوو وەرم گرتووە و بەکاری هێنوە و زۆریش خەڵک یعنی خواستی ئەوەی هەیە کە کڵاوەکەی گەورە بێت لەگەڵ ئەم تەوقانەیە کە تۆزە گەورن تەوقە نابێ بەستی لەگەڵ کڵاوە بەڵام کەسێک ئەگەر حەزی لەوە بێت و خواستی بێ ناتوان بۆی بکەن واللهی شێوازی ترتانیان چکە پێم وابێم شێوازی سەری خۆشە ئەمەی خۆم ئەمە سێ بەشە ئەمەیان هیچ ئەمە کڵاوەکە لە ئێران بڵین کەسێکی ئێرانی دروستی کرد خانمێکی ئێرانی بەڵام زۆر بەلامە جوان بوو کڕیمەوە لێی ئەمەیشی ئەم بەشەی خوشکێکم دروستی کردووە ئەمەی تریشی بەشێکی تر ینی سێ بەشە بەکارم هێناوە ئەی ئیشی خانەکەوتی ئیشی نەخشی خانەکەشمان هەیە ئەوەش لەم ئەلبومە کۆمەڵێک ڕسمیتیایە بەپێی بڵین ڕسمەکان من ئەلبومەکان پیشانەدەم هەر کەسێک کە حەزی لێی بوو بڵێن ئەو کارانی کە دروستمان کردووە تر سیعرەکانشمان لێ نووسیوە سیعرەکان لە 1000 دینار بۆ 15,000 تر بەپێی جۆری نەخشەکان ئێمە کاریان لەسەر پێم وابێ لە ئێستا خواست لەسەر ئەم کێشانی خانەیە زۆرە بەتایبەت لە زۆرە بەڵێ زۆرە و لە پێشنگەکان زۆر داوایەکەن و مشتریشمان هەیە بەردەوام کە ئەڵێ من بۆ نەبوو نەخشی خانە دێم ئەمڕۆ لەکوێی یا لەکوێ بتبینم پێشتر گەلەری خانمانمان هەبوو لە ناو بازار بەڵام لامان برد بە بۆنەی ئەوەی کە زۆر باشە سرۆخان دەرفەت نەماوە بە زۆر بە کورتی ڕەنگ ئێستا خەڵکێک بینەرێک لە شاشەی پەیامەوە ئەوەی بینی بە بیەوێ کارەکانتان لێتان وەرگرە و لێتان بکڕێ لەکوێوە پەیوەندیتان پێوە بکات پێیشتان هەیە ناونیشانێکی خۆتان ڕکلامێک بۆ خۆتان بکە لە خزمەتانە ئێمە گروپی خەیاڵی خانمان لە سلێمانی دامەزراوین بەڵام پەیجەکە بە خۆشحاڵی و سپاس بۆ هاوڕاستخانی عەزیز پەیجێکمان دروست کردووە بە بۆنەی کارەکانمان چڕبۆتەوە ئەمانیش هاوکار من پەیجەکە لە ئینستاگرام و لە فەیسبوک هەر بە ناوی گروپی خەیاڵی خانمانە بیریان بێ بە لاتینی نانووسنەوە لەوەی شەهر پێم وتن هەر کەسێک بە لاتینی پەیوەندیتان پێ بکە وەرگرتنی نییە بە شێوەیە بەڵام بە یوزەرنێمەکەی بە کوردی نووسیوە ئیسراخانی شەر ئەمانە هاوکار منم خاتون ئازیزانە کۆمەڵی خانمی تر هەر هەمووشیان کارەکانیان جیاواز و کارەکانیان زۆر تایبەتە بەڕاستی من زۆر دڵخۆشم بەکاری یەک بەیەکیان زۆر دەستخۆشیان لە یەکەم کە ئیشەڵا کاری باشتر و باشتریژە پێیجی خۆتانەیە باوانیش ڕکلامی بۆ پێیجە شخصی پێیان بکەن مەبەستمە بۆ پرسیارە پێزان لە پێیجی خەیاڵی خانمان هەمووی بەڕێوەی ئەبن خەیاڵی خانمان بۆ هەمومانە بەڵام ئێستا من وەک خۆم سروە ئارتیست ئەوە تایبەتە بەخۆم ئەمانیش هەرێکە و پێیج من خۆم ئادمینی گروپی خەیاڵی خانمانم لە فەیسبوک و لە ئینستاگرامیش بەڵام ئەکاونتی خۆشم هەیە پێیجی تایبەت بەخۆم پێش ئەوەی پشمە گروپی خەیاڵی خانمان هەم بووە لەوێەوە بازاڕیم کردووە یامور دیزاین ئەوەی منیش هەر بەنای لیدی شۆپەوە بەڵام ئەمان سەرپەرشتی گروپەکەی خۆمان من هەر بەتەنیان گروپەکەی خۆم بەڕێوە بم پەیجەکەی خۆم منیش هەر بەنای خۆمەیە کاری دەستی نوقشە لە ئینستا هەمە
زۆر باشە سەرکەوتوو بن دەستان خۆش بێ خانەیەک بۆ من پێشە بەخشێ لە کۆتایی و بەرنمەکە هێنیەوە دەست پێ هیچ دەرفەتمان نەماوە زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە خۆشحاڵ بووین کە بانگی